ساڵەوان لێرە شۆم کردووی تر عامری جوانیمان لێرە سەرف هەفتا و شەشەوە تاعین بوو 25 ساڵ و 5 مانگ و 15 لە ساڵی 73 تا ئێستا لێپرسای ئەم بەشە بوو لە تەمەنی 27 ساڵی بۆ لێرە دایکیشمە لێرە 27 ساڵیشی کرد في حفتە و سووریێرە تاریخم برە ئەڵە دەوەردیمان کرا من لێرە وڵا دەمێکە لێرە لە 68ەوە 33 ساڵە بە بەردەوامی لەم مەعمەلە من 28 ساڵە 36 ساڵە من لەم کارگا ئیژەکەم من لە 74 هاتمەتە مەعمەل ئەبە بەڕێوەبەرم دیوە لەم کارگایە مناڵ بووم کە لێرە تەعینات کردم لە 74ەوە من لێرە کارگەی جگەرەی سلێمانی دەکەوێتە مەڵبەندی شاری سلێمانی و لە دوای ڕاپەڕینی ساڵی 1991ەوە بە کاریگەری سیاسی و ئابلۆقەی ئابووری سەر عێراق و کوردستان لە ماوەی چەند قۆناغێکی زەمەنی جیاوازدا بە تەواوی لە کار کەوت. ئەم کارگەیە لە ناوەڕاستی پەنجاکانی سەدەی ڕابردوو بە سەرمایەی 5 ملیۆن دیناری سەردەمی پاشایەتی لەسەر بودجەی وەزارەتی ئیقتیساد بۆ دائیرەی ئینحیساری تووتن دروست کراوە. لە دوای دامەزراندنیەوە چەند جارێک نوێکردنەوە و فراوانکردنی بەشەکانی بەخۆوە بینیوە بە شێوەیەک زۆرینەی پێداویستیەکانی بەرهەمهێنان لە چوارچێوەی کارگەدا دروست کراون. لە سەرەتای کارکردنی ئەم کارگەیەوە هەزاران کەس وەک کرێکار و فەرمانبەر کاریان تێدا کردووە و گوزەریان کردووە. کارگەی جگەری سلێمانی لە ساڵی 1956 بناغی دانراوە لەلایەن بەڵێندەر حاجی محەمەی کۆڵەکەوە سەرپەرشتی کراوە لەگەڵ ئەندازیارێکی ئەڵمانی. لەو زمانی کە ئەساسەکەی دانراوە دیارە نظامی مەلەکیەت بووە تاکو و ئینقلابەکەی 58 ئەمە درێژی خەیانەوە. ئەم ئەرزەکە معمەلی جگەری لەسرە معمەلی تەنقیحی لەسرە ئەو مەخزانانەی هەمووی لەسرە معمەلی تەنقیحی کۆنی لەسرە یعنی دەوری 30 دووەنمە بێم عەرزە زۆرە ئێستا حاڵیان معمەلی جگەرە لەوێ دەوری 5 دووەنم 6 دووەنم عەرزی داگیر کردو ئەوە تا لەو بەشەر کە جادەکەیەت لەوێ بێت ئەیکا بە دوو بەشەوە بەشی تەنقیحی دەست پێکە تەنقیحی کۆن و تەنقیحی تازە کاتی خۆی ئێرە منتیقی چۆڵ بوو ئەوە دەش بووە من بەفکرم یەک ماڵی قارەخە لێوە لەگەڵ خاتیقیشم دوای گەڕێکی قاری دەست پێ کرا و بینای معمەلی جگەران لێوە دەست پێ کرد یەکەم مدیر کە بۆیان دانا محمود تەها بوو عەقیدێکی متقاعد بوو بەرزنجەی بوو لافاوێکی زۆر ناخۆش بەسەر ئەم شارە هات مەلیک فەیسەڵ بۆ بۆنێوە ویستی بێ بە شاری سلەیمانی ئێمە وەکوت مەکتەبی سەرەتایی کەشافە بووین لەم زادەی بەدەمی معمەل ڕیز بوو بووین لەو کاتا باراندا ئێمە ڕامەکردنە و معمەلی شار معمەلەکە بە تەواو نەبوو هەتا مەلیک فەیسەڵ گەیشتە ئێرە کە مەلیک فەیسەڵ هاتی تر ئێمەش بڵاومان پێکرد. ئەم کارگەیە کە کەوتوتە ئیش تاقیەکەی ساڵێکە 3 ملیۆن و نیو جگەرە بوو لە 11 نۆی 61 ئینتاجەکەی دەرچووە بە ناوی جگەرەی جەمهوریەت کە ئەو کاتە جەمهوریەت سیستمێک و بەڕێوەبردنێکی تازە بووە لە عێراقا لەبەرەوە خەڵکە خۆشی ویستووە و لەبەرەوە ئەو جگەرێکیان بەناوی ئەوە نامناوە ئەو وەسایلی کە ئێستا ئەمڕۆ لەبەردەسایە دیارە ئەو کاتە ئەوە نەبووە وەسایلێکی زۆر سادە و ساکار بووە زۆر جوهدی کرێکاری ویستوە تاکو ئەو بەرهەمی ئەو کاتە هاتۆتە بەرهەم جگەرە ئینتاجێکی ناسکە وەرەقەیەکی زۆر تەنکە تووتنێکی زۆر نەرمونیانە لەبەرەوە بێ پەنجە و کارێکی بە سەبر لەگەڵیا بووە لەبەرەوە پەنایان بۆ ژنان بردووە کە تێکەڵی کرێکارە پیاوەکانیان بکەن و بۆی کە ئیش بکەن لە مامەلەکانە. بڕیاری کارکردن لەو سەردەمەدا و لە نێو کارگەیەکی وەهادا تا ڕادێکی زۆر قورس بووە بە تایبەت بۆ کرێکارە کچوژنەکان ئەوەش بەهۆی داخراوی کۆمەڵگەی کوردەواری و ئەو تێڕوانی نەباوەی کە پێی وایە ئافرەت پێویستە لە خانەی خۆیدا ئەرکی ماڵداری و پەروەردەکردنی مناڵ بەجێبهێنێت بۆیە زۆربەیان بەرتانە و تەشەی زۆرێک لە خەڵک کەوتون بەڵام ئیرادەی کارکردن و دابینکردنی بژێوی ژیانی خێزانەکانیان باڵاتر بوون لە هەموو ئاستەنگەکان ئەوانە و کات خەمی گەورە و ڕوبەڕووبوونەوەیان لە پێناو کار و ژیانە بوو بەڵام ئێستا بێویستی خۆیان لە کارخراون و لە چاوەڕوانیەکی بێهودەدان دەبێتە لێرە حەزەکەم هەموو بێتەوە ئیش یاخوا هیچ کەسێ بەکاڵ نەبێت هیچ کەسێ بەکاڵ نەبێت بناغی ئەمە دیواری کراوە قەبرستان بووە ئێسقانە لە دەرە ناو من لێرە بوو من لەو مەعمەلە کۆنێ و بەریشم کردووە 35 ساڵ لەسەر ئەم مێزە ئالەو مەچینانەوە
توتنەکە هاتووە چۆتە ناو ئەو کەپسانەوە لەو کەپسانەوە پیاو دەری کردو لە بەردەمی من دایناوە من دریومە ئەمانش لەو دیوە بۆمان پاڵ خستون بێزەحمە ئاوا ئەنج ئەوانش ئەو دیوتریان دریوە ئێمە ئاوا ئەرەوڵات پاڵمان پێوەنا لەو عەرەبانە و پیاو باریان کردو بردویانە بە قوربانە ئیتر بەخوا جارە تو بلێرە فەردەمان بۆ دانرا تاوێنی وێ ڕووخا 24 ساڵە لێرەم 7 ساڵ لەسەر ئەو هەزم بووم دوو مناڵم لێوەش نەزان دوو مناڵم پیا وەرە بەخوا بۆ پەیژانە سەر بۆ پەیژانە سەرە کورە بەخوا ژەڵمان بۆ ئەلیا مناڵی بۆ بردویانە تۆ کێ وساوە کاکەی جان بە قوربان ئێ بەخوای چی بەژانان بردن خۆ نەخەستخانە بوو نە هیچە بوو ئێمە ئاوام بەرەمان پێیا کردووە سی تەندە توتم دەرچووە ئێمە بەشان خۆر ئەم ژنان دووریاوە مناڵە مرد بوو ئیشی ماڵەوە مەکرد ئەم 16 مناڵە ڕۆیشتمەوە چاوەڕوانی من بوو ئەرێ بەخوا ڕۆیشتمەوە حەمام داخست ئەم شتە نزل مەشت ئەوسا هەر بە پەڕۆ بە پاتاڵ مناڵ بەخێوە کرا بە قورئان کەی وەگیستە دایابی هەبوو بۆ نەهەبوو بۆ درابوو هیچکە نەبوو وڵا نانێکی ناخۆشمان خوارد نانێکی بەز و خاومان خوارد تاڵ و سوێریشمان زۆر چێژ بە وەختە ئەوە تا ڕۆژی دەمان لێ نەقڵەکەن 12مان لێ نەقڵەکەن ئێستا دوێ ئیمڕۆ دەمان لێ نەقڵ کراوە دوێنە دەمان لێ نەقڵ کراوە بۆ وەزارەتەکان بۆ دایرەی ئاوەکان بۆ دایرەی کارەباکان ئەڵێن ئێرە نامێنێ ئەڵێن نامێنێ تر نازان ڕاستەیان درۆ ئەڵێن ناتەقاوی دەبی نابێ نەقڵ چی زان بۆ نەقڵان ئەڵێ ئیشی تیانی ئیش بکرێتەوانێ ئێمە فەخری پێوەکەین چەندە هیلاک بووین لە مەعمەلەکە ئەوەنەش بەعس ئازابی داوی ئێمە لەسەرەوە نەبووین بە بەعسی دەرکراوین دیهانە کراوین بە چاوی سووک سەیر کراین ئێستا ئەمانەوێ پاداشمان بنەوەیان غەرەکەیمان نێرنبان بکەن بە فەڕاشی شوێنێ نەقڵمان بکەن جا نەقڵمان لێرن دەسەڵاتمان نییە بە جۆری خۆمان تەمان من بەس خوێنواریشە بەس ئومێم تاوا کردووە ئومێ لێرە ئومێ ڕاست خوێندووە خۆمان شادەم نییە لەوانەیە بتوانە هینم بەبێ زوو ماوەی دۆمە فرۆش لە بازاڕە گۆزان و شتی وا بکردنەوەوانەیە خۆمە بێ ئەفرۆش شتێکی لێ بوو لەسەرەوە بوو ئەویش نەقڵ بوو لەم ڕۆژانەدا نەقڵ بووم بۆ دایرەیەکی کە دۆکتانە مەعمەلە نامێنێ ئارە وەڵڵاهی ئیشەکەم ئاگە بە زۆر دەرمکەن ناژڕۆم پێشم گوتم تومە ناڕۆم سەد جار بچوو ببێ لێسەرێ بە فەڕاچوو ببە تومە من ناتمەوە ئیشانە ناکەم ئیلا ئیشی حڕی خۆم نەبێ کرێکاریکە نەبێ ناکەم ئەیزا بۆیە مەعمەلەم خۆشێ مناڵەکانم لێ پێگەیاندون شکر کوڕیش پێگەیشتن و هەمووش پێم خوێن و هەمووی شادەی باشم پێهێناون و ئێچانم لەخوا بە زیاد بکردەوە بە دکتۆر و ئەوە ئستێکانی کە مۆندیسم دینارم سەرم ناکردم کرد بە مناڵەکانم شادەیە بێنن وە خۆم کوێر نەبن ئێکا منم نزام نەقڵمانکەن بەبێ ئاگادار بمە بزانم دەمی خەڵکم بێسۆگە بنیان نووسێ بۆ نەقڵ بۆ پرۆژە ئاوی ژێزەی لای منتیقە قسەنایەکە ئێمە عاشەکەم سبێنە بەم باقی سارە و پاس و تەکسی بۆ مەسیرەکەی ئێمێ ئێستەوە هێنانە مڕکنەوە کۆترانە کەوێتە خوارانەیە کۆترە منارەوە بوو پشی لە منارەوە بوو پێما پاکەنەوەی تر ئەڵە گەنەچیکەن بۆتانەیە خۆتان تەقاوتکەن کە ڕێنەمەی شەیشی ئێمە نێبیکەین چاوێن لە ژنەوە نیە ئەمانێرن بۆ ئیشی قورس پیاوەکان نانێرن ئێمانێری نابێ ئێمە بنێرن هیوایە خشتمان پێبارەکەن بازە جارە ئیشمان پێکەن بردمان پێدابن نابێ ئەومانە پێ بکەن ئەوە باجی خانم و ئەمە باجی گوڵەباخەوە ئەو باجی سەبیحەوە ئەو باجی ڕەحمی 3 ساڵ بوو لێرە بووم کوڕێکم بووە خوانێ بڕێسە کوڕەکەم ژنم بۆ هێنا مناڵێکشیە دوایدانەوەی تەمەنی جوانیمان لێرە سیانم فرار بوو لە ژۆرەوە فێکم دانا بە کرێکی بووم 50 ناکرێ خانمە جوابێمان لێ ناوە چا لێنێن و بێ بەداریشی نێخۆین و کاتێکە معمەلیشێکە مەتعمانە ئەزانی چی لە ئینتیفاسە لە حربەکەی کوێتەوە کە حەسارەکە مەکەوتە ئێمە نانی مەتعمان نەخوارد نا پاسمان هەبوو چوار و نیو ئەبووە لێرە بووینە 4 و نی بەیانی 6 ساڵ لە مەدعەم ئیشم کرد ڕۆژێ فەردەیە برنج و 6 مریشک ئەگەر گۆشتی حیوان بۆە 50 کیلۆ گۆشتی حیوان لێمانەنا لە مەدعەمەکە بۆ فەرمانبەرەکان ئینتیفازە هات بایعی نەما و زەخیرە نەما ئەزراق نەما ئیش بەرەو کەمبوونەوە چوو هاتمە سەر هەباشەکە خۆزگە ئاوان لێ نەکردا یعنی ئێمە ئەم هەموو کرێکارە لێرەیە چەند تەمەنی گەنجی و جوانی لێرەیە بەسەر بردووە ئێستا ئەوە تا ئەڵێ بڕۆ ببە بە فەڕاش لە شوێنێکی کە بڕۆ بۆ دایرەیەکی کە من بە میلاک لە مەعمەلە هیچ گەرەیە تاعین بوو ئێ بۆ ئیشی پێ ناکەن
پرسیار لە وەزارەتی پیشەسازی حکوومەتی هەرێم سەبارەت بە هۆکاری نەخستنەوەکار و چارەنووسی کارگەکە تا ئێستا وەڵامێکی فەرمی و ئاشکرای نەبووە بۆ کرێکارەکان. لە ئینتیفازەوە تا ئێستا هەمووی ساڵێ 2 ساڵیشمان کرد ئەو ژیشەکەوان نەبوو بەس ئێستا نەماوە ئیترەوە ماوەیەکی شەفترێکە هەر ئیشمان نیە ئیترە مەکینانیان هەموو لا بردووە ئەمە هەمووی مەکینە بوو تا ئەوێ هەموو لایان بردوو نازانین بۆ کەوتووە ئەڵێن ئەیکەین بە مەکینەی ئەلەساس تازە 34 ساڵە من هاتووم 15 ساڵ بووم لێرە زەواجم کردووە. چەند کەسێک لێرە لە ناو خۆیاندا خۆشەویستی کەوتوتە بینیانەوە لێرە توانیویانە ژیانی هاوسەرێتی لەگەڵ یەکتریا دروست بکەن. یەکەی سەربەرزی بوو لەم کارگای خەڵک وەندڵی پاک بێتەوە لە یەکتری کە بۆ هۆی کارەوە بتوان هاوسەرێتی دروستکەن و زیاتر تێکەڵ یەک بن. ئێسەر لەگەڵ دەردەگەی هەندێک مکالەماتی تەلەفۆنی و ئەمانەوە خەڵک یەکتری بناچێ وەڵا ئەو کاتە بە ماندوو بوون بە پێکەنین بە تووڕەبوون لە یەک زۆر تێکەڵی یەکتری بوون ئەو کۆمەڵە خەڵکی کە لێرە ئیشانەکەی کرێکاران لەبەرەوە زۆر رازی بوون دەوەی کە زیاتر ئەوەی کە بەیەکەوە ئیژەکەن هاوسەرێتی دروست بێتیایانە. ئێستا زۆریان پیر بوون لێرە دەرچوون تەقاعد بوون ئەمری خۆیان کردووە. زۆربەی کرێکارەکان خۆیان بە بەشێک لە واقع و قەدەری ئەم کارگەیە دەزانن چونکە بەشێکی زۆری تەمەنیان لەوێ بەسەر بردووە لەگەڵ هەموو سەختیەکانی ڕۆژانی کارکردن هێشتا سۆزی گەڕانەوەیان هەیە بۆ ئەو ڕابردووە. ئەمە هین نەکاکەیان ئەمە ڕقەمێکە کە ئیشێکی ڕقەمێک دەخرێتێ دوای ڕقەم 2 ڕقەم 4 ڕقەم 5 ئیشیان پێکە نووسایلۆکان پڕەکرێ ئێستا ئەوای لێ هاتوو هیچ ناکات شەو ڕۆژ ناڕستای ڕۆژێ وتم هەمە ڕەشی وتیاوت ئەمانە بۆ برین بۆ مناڵەکان لێ تەگرێتەوە بۆ ناچی بۆ لای دکتۆر کە وەختێ چوو بۆ لای دکتۆر وەڵا هەمووکانی شەکرەکەی دەریاوە شەکرەکە ئەوە نەبەرزە ساڵێک و 8 لەغ لە جەست دیەکە بوو بەخواف دەستی نەبوو پیاڵی چاپ بخواتەوە ئیتە قەزا بەڵا ئێوەی بردوو 38 ساڵی خزمەتە بوو لێرە لە تەنقیع ئەمەی پشت خۆمانەوە ئەو لێ ئیشی کرد هەموو جارە ڕەحمەتی بۆ نێرم خێری بۆ ئەکەم ئەڵێم مادەم ئەوە نەباش بۆ لەگەڵم و منیاوە لێکرێسە چیم کردایە ئەو دەنکە مەعاشەم هەیە لەو خۆیە بەزیاو بێت ئیتر خوا ڕەحم بکە ئەمەشمان لێ تێک نانهات باش ڕەنگە تێکشی بن تازە جگەری چی ئەلم بەشە ئیشم کردووە ئالم شوێنە لە 86ەوە نازانم بەخوا چەندەکە جا هەتا ئێستێش غەدرێکم نەکردووە لە دایرە داواممان کردووە بە بەفر و بە باران و بەکڕێەوە هەموو مەخسەرێکمان بەسەر هاتووە دای خوایە نەمردمە بە چای خۆم بمدیایە کەوتا ئیش خوا فەقیر و هەژاری لەسەرە خوا ئەوێران نەبێ خوا نەڕوخێ خوا هیچی بەسەر نێ دوی چوارەوە ئامێرە مناڵەکانم ئەو بۆ 30 ساڵە باوکیان نەما دوانەیە لە سکنا بۆ باوکیان کوژاوە ڕستی عالەمەی هەموو لەسەر بوو بەخوا داواکم قەت دەرگای دانەخرێم کارگەیە لە ساڵی 1970 لە حانوتەکە بووم دوای نەقلی ناو ئینتاج کراوم ئیش و کاری ماڵیش هەمووی لەسەر شانی خۆم بووە خزمەتم کردو نیشی بازارم کردو ئەوانم بەخێو کردووە ناردوونەتە مەکتەب هەر خۆم بە تاقی تەنیا باوکی مناڵەکانیشم لێرە مرد لە ساڵێکە 23 میلیۆن تا 22 میلیۆن گوڵاس جگەرە دەرسوو یعنی 460,000 کارتۆن کارگەی پوختەکردنی توتن ئامادەیە کارگەی جگەرەش هەر مەشینەکان حازرە یعنی ئێمە هەر ئەمرێکمان پێ بکرێت لەلایەن وەزارەتەوە ئێمە ئامادەین ئەوسا یعنی کرێکار زۆر بوو لەبەروی هەموو بەشەکان کاریان نەکرد خۆی لە 2830,000 بەڵام کارگەی پوختەکردنی توتن بە زۆربەی ئەوەی کەوا لێرەیە هەر وەکو زاران تەقدیری ژیراوە معاشی خۆی درێتێ قانونی خانەنشینی شەرم لە کەس ناکرد تەمەنی گەشتە ئەو حدێکەوە دانراوە وەکو قانون یعنی خانەنشی نەبێ ئەڕۆ کرێکارمان هەبوو مەسەلە ناو کارگەی ئەمری خۆی کرد یەکێک شێعەلی بوو لە وەرشە بوو لە ناو وەرشەیە ئەمری خۆی کرد جەڵتە لێیە زەلامێش کە عینەن لە کارگەی تەنقیح جەڵتە لێیە ئەویش مرد
یەکێ لە کاریگەریەکانی دامەزرانی کارگەیەکی جگەرە لە کوردستانەوە بە تایبەتی لە سلێمانیا دیارە کشتتوکاڵی تووتنی تیا بۆ کشتتوکاڵی تووتنیش کشتتوکاڵێکی ئەساسی بۆ دەسەڵاتی ئەو کاتە بیری لەو کردوێتەوە کە جگەل لە نەوتمەندتوجێکی سەرەتایی و بەردەوامی هەبێت بۆ بەخێوکردنی خەڵکەکە و بۆ دامینکردنی ئیش و کار بۆ خەڵکی مەنتیقەکە. کارگەی جگەری سلێمانی ڕۆژانێک شوێنێک بوو بۆ دابینکردنی هەلیکار، بەڵام ئێستا وێزگەی دڵڕاوکی و لە دەستدانی کار و ماڵاوایی کردنە لە یادەوەریەکانی ڕۆژانی کارکردن. هەموو کوردی تۆ لە پاش نەوت لە عێراقا تووتن بووە. ئەو سەروەتەی کە تووتن هەی بووە هیچ شتێکی کە لە عێراقا نەیبوو. 150,000 عایلەی کورد لەسەر تووتن ژیاوە. ساڵی وا بۆ 18 لیژنە فەحسی تووتنمان هەبووە. سەیی 75 تا 80 لە شاری سلێمانیا بەرهەمهێنراوە. لە مەنتیقەی قەڵازێ و ڕانێ بە دەرەجەی یەک شارباژێرمان هەیە تووتنی چاچێکرێ ئەرازەکەی کەمترە، هەڵەبجەمان هەیە قسمی لە عەبابەیلێ بۆ لە مەنتیقەی بڵێن نیمچە شاخایەکان ئەمانە هەمووی تووتنی دەرەجە یەک بە تایبەتی هەڵەبجە نیکۆتینیشی کەمە. وای لە هات ئێستا تەنانەت 1/2 تووتن لە کوردستانە نەکراوە. بۆ ناکرێت بۆ نایکە ئێمە ژەڵێن بۆ ناکرێت لە دەست ئێمە نە ئەوە حکوومەت دەبێت تەشجیعی ئەم خەڵکە بکە و تێگەیشتی هەم دیسان بێنێت لیژان دروست کاتەوە و کارمەند دروست کاتەوە ئەو دایرانە تێگەیشتی بەرێتەوە بەڕێ و بڵێت تووتنم بۆ بکەن. ئەوەش کە پێم وتی بە تەشجیعکردنی فەلاحە بە سلفەیە بە دەرمانە بە ئالاتە بە مەکائینە بەم شتانەیە. هەموو وەختێک کە تۆ بازاڕی تووتنە بوو مەعاریز دەکرێتەوە لە خارج تۆ نوێنەرت ئەچێ بۆ ئەوێ نەمازی جەبا و ئەڵێ منیش ئەم تووتنەم هەیە بازاڕێکی حڕە لە 1968 شەریکەی شەرقی میسر لێ کڕیوی. ئەمە هەمووی وەجەباتی زۆر اینجا لە 1970 رووسیا، یابان، فەرەنسا، بەلچیکا، میسر ئەمانە هەموو هاتوون لێرە تووتنیان لێکڕەوێت. هەمووی بە پارەی چاک فرۆشراوە هەتا ئێستا وەجبەیەکمان نەبووە تەنقیحی کەین و بنێرینە دەرەوەی وڵات ڕەفز کرێ و بێتەوە بۆمان. تووتن هەبێ بە 20 شەو معمل بە پوختەترین شت ئەکەوێتەوە ئیش. هیچ مشکلەیەکمان نیە. چەمەر حازرە سیانەیەکی ئەوێ هەرە مشکلەیە ئەمە و چەمەرانێ کە تووتن خاوەکاتەوە. مێژووی تووتن چاندن لە شارباژارە دەگەڕێتەوە بۆ پێش 200 ساڵ لەمەکەش. تووتنی مەحەلی زیاتر کراوە. لەم ئەخیرانە لە دەی دۆڵبێشک و ئەو مەنتیقانە تەجروبەی فەرجینیشمان هەبوو و ئیمتیازی عالەمیشی هێنا. زیاتر لە 2000 ماڵی جوتیاری بەخوا و خێزانەوە مەشغوڵی تووتن بوون. لەم مەنتیقەیە ساڵانە زیاتر لە 20 تا 25,000 فەردە تووتن تەسلیمی معمەلی جگەرە کراوە جۆرە باشەکانی. لە ڕێی دەوڵەتیەوە دەعم نەکرا. لەبەرەوە خەڵکانی ئێمە لە تووتن کشانە دواوە معمەلی جگەرە تووتنی وەرنەگرت. ئێستا زیاتر لە 50,000 فەردە لە مەنتیقەکەمانە ماوە لە ژێرخان و ماڵەکانە کە تا ئێستاش وەرناگیرێ. ئەگەر تووتن بکرێ بۆ سعریی باشی بدرێتێ ئەبێ بەهۆی ئاوادانکردنەوەی سەرجەم گوندەکانی شارباژار. لە کارکەوتنی کارگەی جگەرەی سلێمانی لەگەڵەوەی لە دەستچوونی بەرهەمێکی ناوخۆیی بوو لە هەمان کاتدا لە ناوچوونی بەرهەم و لە دەستدانی بژێوی خەڵکانێکی دەرەوەی کارگەشی بە دوای خۆی داهێنا. مام قادر و شەمسە فەرەجی خێزانی کە دانیشتووی گوندی مڕانەی سەر بە ناوچەی شارباژێڕن یەکێکن لەوانەی ساڵانێکی دوور و درێژی تەمەنیان بە کشت و کاڵی تووتنەوە بەسەر بردووە و تەواوی بەرهەمەکەشیان ئەو کات کارگەی جگەرەی سلێمانی لێی کڕیونەتەوە. دەستە جەهێڵ بووم کە باوکم تووتنی کردووە هەر تووتنمان کردو هیچ کەسابەتێکیکەمان نەکردووە. بام 95 ساڵی عمر بوو کار و کەسبی هەرەوە بوو. 59 محافیز هات عمبەر عەلی سکاڵامان کرد بۆ دۆنم یەکی دۆنمێکی بۆ زیاد کردین. ئیتر لەو ڕۆژەوە تووتن هەدرا بەن حیسا لە سلێمانی بەو تاقیعی سلێمانیەکەوە معمەلی جگەرەکان پێبوو. وەرە دێکی وا 200 ماڵە مەکینە شتیانە بێ کابراک بۆمان دەستێڵ نیوەیە کا بە پەڵا بە 20,000 دینار چێ لە سەڵاتیاو لەمە بەراوە بەخوا چاوی شوێی پێڕۆشن نەبەوە. پاییزان تەندە جوان بوو کە وەختی تووتن شکانەوە باێ هێناوەی برنجا هەموو وەختی شکانەوە بشین بوو ئەوەندەی کە نەزەرەتی جوان بوو. لە دوای ساڵی 1991ەوە و پاش لە کارکەوتنی ئەم کارگەیە چەند جارێک و بۆ ماوەی کورد هەوڵی بەگەڕخستنەوەی دراوە. بەڵام هەموو جارێک مەحکوم بۆ بەوەستان. دوا هەوڵی ژمۆرکردنی بەڵێن نامەی نێوان کۆمپانیای شاوری بازرگانی و وەزارەتی پیشەسازی بوو. سەرباری ئەمانش ئێستا کارگەکە ڕوو چارەنووسێکی ئاڵۆز و نادیار دەڕوات. لە 28 دوانزەی 2004ەوە
عقدێکمان لەگە وەزارەتی پیشەسازیە ئیمزا کرد بۆ بەگەڕخستنەوەی کارگەی جگەرە لە سلێمانی. ئەو کاتە ئیدارەی سلێمانی هەبووە، ئیدارەی هەولێریش هەبووە. ئێمە هاتینە سەر سیانەکردنی مەعمەلی جگەرەی سلێمانی بۆ یاخکردنەوەی ئەو بەشەی تابعی کۆمپانیایە. ئێمە 260 کرێکار و مۆزەفمان لەلایە، ئەبێ ئێمە موچەی بین. چواری 2007 مەچینەکانمان کەوتنە ئیش. کرێکارەکانی ناو کارگەی جگەرە هەمووی پێ ئەەکەنی لە خۆشیە. کارتۆنی جگەرە ئێمە حسابمان کرد کە لێرە دەریکەین بەو مەساریفەی کە تێ ئەچێت بە توتنی خۆماڵی $60 ئەکەوێت لەسەر ئێمە. بەڵام ئایا تۆ بە چەند ئەیفرۆشی لە بازارە؟ تو ئەتوانی ڕکابەری ئەو بازارە بکەی کە ئەمڕۆ لێرە هەیە کە هیچ کۆنتترۆلێک نییە. هەر کەسە بە ئارزوی خۆی جگەرەیەنێتە بازارەوە بێ ئەوەی بزانن لە شوێوە هاتووە بێگ و مرک. ئێمە لێرە زۆر زەرمەند دەبووین. نائامادەیی بەرهەمی ناوخۆیی جگەرە بواری بۆ بەرهەمی جۆرا و جۆر و نەناسراوی وڵاتانی تر ڕەخساندووە لە نێو بازاڕەکانی جگەرە لە هەرێمی کوردستاندا. در ناو شاری سلێمانی و لە هەرێمی کوردستان تەسەورەکەم بە ڕۆژانە بە تەداولی جگەرەی هەموو سنفەکان ئەتوانم بڵێمە چێتە 2.5 ملیۆن $3 ملیۆن. معمەلی جگەرەی سلێمانیش لە دوای ڕاپەڕینشەوە چەند جارێک ئیشی کردبوون و جگەرەی سانی دەرکرد لە بازار زۆر باشە فرۆشرا. هەرچی تاجری سلێمانیش بوو بەرە ڕوویان چوو، بەڵام بەوەی نەمانی ئینتاجی هەم بوو بازارە نەما. تاجری خۆی بەستێ بە ڕزقێکەوە هەتا سەر بێ. خۆم نابەستم بە ڕزقێکەوە لە پڕاقەتع بێت و من نەتوانم بازارەکەم چی بەسەر بکەم. من دڵنیام کە مالبەرۆم لێ نابڕێ بۆیە ئیش لە مالبەرۆیەکەم. ئێستا جگەرە هەیە، ئەڵێن ئەمە تورکیە، کارتۆنە جگەرە لەو جگەرە لە 22 وەرەقەیە. بەڵام جگەرەشمان هەیە هاتووە کە سەیرەکەی کارتۆنەکە کارتۆنی بە $80. بۆیە هەرزانیشە تەمەەن و جگەرانەکەیتە ناو وڵاتی ئەمە بە ترانزیتە، هیچ وڵاتی کۆنتترۆلی ناکە. لە وڵاتی قوبرس زۆر دروستەکرێت لەسەر بەحر. مەوادی ئەوەی کە بیستومە ئەڵێن قەوزەی ژێر بەحرە لەسەرەوە لە سنەوە پاپۆڕەکە لەگەڵ مەوادی کیمیایی کێیە و خۆیان زانین چی لەکەن ئەیکەن بۆ توتنەی خەناو کارتۆن هەیە بە $10 ئەوانە ستۆکن لە وڵاتانە سەرف نابنیێنە ئێرە لێرە لەوانەی بەرەو ئێران بڕۆن یا احتمالە زۆری شیە لێرە خەڵکێکەیە بیکێشێ هیچی تەخزیری سەحی پێوە نییە نیکۆتین و قەتران زیانە نووسراوە نازانی توتنە یاشتی کرا دوکانەکەشم بەشتی خۆماڵی حەزما کرد بیڕازێنمەوە ئەوانە پشتیوانیەکە بۆ یەسادی وڵاتەکە لەگەڵ هەموو لایەنە پۆزەتیفەکانی بوونی کارگەیەکی لەو جۆرە بەڵام ناکرێت ئەوەش فەرامۆش بکرێت کە چەندین دیاردە و کاریگەری ترسناک بە دوای خۆیدا دەهێنێت لە نێو ئەو هاوکێشەیەشدا ئەوەی کە دەبێتە پرسیار ئەوەیە کە ئایا کارگەی جگەرەی سلێمانی و هاوشێوەکانی لە کوردستان بوونیان چاکترەیان نا. خەڵکانێکی زۆر هەبوو کەوا سوودیان لە جگەرە وەرگرتووە ئایا ئەو کەسانی کەوا ئەڕوێنن ئەو تووتن ئاڕوێن و ئەچێن و دوایە خازانجی لەکەن یاخود ئەو شەریکانانی کە ئەیکڕن و جگەرەکان دروستەکەن یاخود حکوومەتەکان جاری وا هەیە حکوومەتانە لەبەر زەڵیبەکانی خۆیان جویان زۆر بەجگەرێنەیە لە وڵاتێکی وەکو ئەمریکا ساڵانە 25 ملیار دۆلار سوودیان وەرگرتووە لە جگەرە بە پێچەوانەی ئەوەوە سریان کردووە زیانەکانی خۆی لە 89 ملیار حسابەکانی WHO ئەڵێ لە هەموو دنیاە ساڵانە 6 ملیۆن بۆ 8 ملیۆن کەس بە جگەرە گیانە دەزێن بە نیسبەت هەرێمی کوردستان ئەو ئیحسایەمان هێشتانیە لە سادەی ژنانی وڵاتی ئێمە لە 40 بۆ 45 پیاوان لە 27 خوێندکارانی ناوەندی و دواناوەندی جگەرە ئەشێش زۆرترین لەو نەخۆشیانێکەوە پەیوەستن بریتە لە دروستبوونی لووی سیەکان واتە سەڵەتانی سی ئەو کرێکارانێکەوە لە کارگەی جگەرەکانیشە ئیژەکەن تووشی نەخۆشی و ناڕەحەتی و نەخۆشیەکانی سنگ و ئەو کەسانە لەبەرەوە چەند قازانجەکەی لەوانەیە سێ ئەوەنە دابنیتەوە. هۆکاری سەرەکی کێشەی تەندروستی کە دووچاری کرێکارەکان بۆتەوە زۆر کات پەیوەست بۆ بەنەبوونی مەرجی پێویستی تەندروستی و هۆشیاری کارکردن و یاسای پاراستنی ژیانی کرێکارەکان لە نێو کارگەدا. بەشی وردە نەسارە لە خوارەوە ئەوانش ئیشیشن بوو ئەو بەشە چی تۆزی ناو مەعمەلە لەو فانانەوە کە وەرێگرت هەڵی ئەلوشی و ئەڕۆشتە خوارەوە ئەچوو بۆ بەشی نەسارە لەوێ بە تۆزەکەی ناو مەعمەل لە فانەکانەوە ئەڕۆشتە ئەوێ لێەوە ئەیکردە خوارەوە ئەوانیش ئەبوایە کە مامەیان لە دەم کردایە خۆیان جلیان لەبەر کردایە هەموو جانان ئللا چاویش حتا چاویشان عینەکیان نەبوون ئەیان کردە جۆنی و ئەیان هێنا ڕایانە کێشە لەو ناوتۆزە زەلام نییە بتوانێت
لەحزەی سانەیەک کە ئەو تۆزەیەتە خوارەوە لەو شوێنە ئەبایە معمەل بکوژایەتەوە بۆ ماوەی نیو سعات ئەوان بیانتوانێت ئەو 20 فەردە 30 فەردە نەسارێ بێنە دەرەوە. سەرباری کاری قورس و تااقەت بڕووکێنی نێو کارگە و ئەو کێشە جۆرا و جۆرانی ڕۆبەڕوویان بۆتەوە بە تایبەت کرێکارە ژنەکان، بەڵام ئەوان شێوەی پاڵەوانێکی حەقیقی نێو ژیان کە پێیەکیان لە نێو کارگە و پێیەکی تریان لە نێو ماڵ و خێزان و ژیانی ماڵداریدا بووە کاریان کردووە. تەمەنم لێرەیە بوو کاتمەتەم دارە 6 مناڵمە بوو کە خواخوام بوو لێرە بگەمە ماڵەوە فدای مناڵەکانیشم کۆ یعنی مناڵی وانە بوو کەیشە ئیلا بۆ خۆم ڕۆژماتەوە خەریکی ئیشی ماڵمە خەریکی مناڵ شۆرین بووانجر شۆری ماڵ پاکردنەوە میوانە چێشتم لێنا خواخوام جمعە زوو باتە ئەو جمعانمانە بۆ گوستە دەبوو زۆر جار دەوامەکەمان تەواو بوو ئێمە ئێستا هەر لێرەیە بووین شود لێ بڕاتەوە خاڵی ئێمە ئێستا لێ دەستمان دێشن نائیدات بە پەلەپەر ڕامانە کرد تا ڕۆیشتنەوانێ چی هەرچی جەستەمان بوو ئاو کردەوە بە جانمانە هەمووی هیلاک و ماوە مردوو ڕۆژ لە تەنزیفاتی ئێرەمە کرد وەختە داهاتمە گستکەمە سەیرم کرد لە دواوە کوێکی وامزانی لە دواوە گرتیانم ئاخۆ چیم لێ هەر هەڵواسران بەو ماتەوە لە وەختە هۆش خۆم هاتمە لە خەستەخانە هۆش خۆم هاتوومەتەوە دیکە هاتیشمان لەو دوای منیش خژم و لە سوشتەکان لە ماتۆڕەکە کرد بووماوە ئەمە شوێنە ئەرەوڵا بڕاکیشانی نابیانمە دەرەوە ئەلێش ئاواتوتنەکەم دەروانی زاری وا بۆی جێ بە باوتوتنەکەم هێنا دەرتر ئاوە جاری وا بۆی لاخەم لێخە و لێ لاخەم هەمامەکەی وەکەم بانیان کردن لێ ڕایەتەشەوە کاگەتەوە مێشمانی لاگ و مێشمە قەت بە حەیاتی ئەوە لای خۆ دانیشتن بە تاواجدەوە لە قسەیەکتری نەبوو سلاحەت نەبوو دانیشتن لەوەشیانە بەوە نابێ ئێستا ئالێدا دانیشتووی ئێمە یەسک و پێسکانەوەی ئەمەی ئاژ چاکان نەبوو مناڵەوە دبووین و وەک ئاگری جەهەنەم ئەو هاڵاوە پێراو ئەبایە عەدەک چاوە پەڕە بوو لە ئەو پێرا هاتی نەژووری مەعنا هاتی نەتوتنەکە کوڕێکەمە بۆ ئەسەد بوو لە تاو کوڕەکە و ئەم جایتە دوایی فیراری کرد و ئیتر ئاوە مناڵەوە بوو کاسبکارمان نەبوو من زەعیفە بوو باکیان دەرەقەنەوە لە ماڵانە بووین ئێستاش دەکرێتیم بەخوا پیاوی فەقیف قەت بە هیچ نابێ بەچی دوانیوەڕۆ هاتن تا کەوتوینەوە بەیانی مەلابانگانێ ئێمە ئیشمان کردووە حەفتەیە شەو بووین حەفتەیە ڕۆژ بووین ناڵی بتبان بەجێژ ناڵی مەمکە خۆ دەبان بەجێهێش ئەرێ وەڵا مەجبور بووین ئەهاتین بۆ مەعمەل شەفتی شەو بن لێرە بانگی لێیای بەخوا وەختی شەڕی پارتیزانەکانەکە بەشەوە هاتنە خوارێ هجومیانە کرد بۆ جاش و بۆ هاتنە سەر ڕەبایە و شت بۆی حکومەت بەخوا لەو دارۆغایە کە شەو ڕۆشتینە 12 شەو بەسەر مەیتی پێشمەرگە و جاش و ئەسکەریە هەنگاومان هەڵێنە ڕیان پێگرتی نەگو هاشن و منیش هەرەوەنگە ئەمزانێ ئەمە مەعمەل سکایە ئێتیوان ڕۆحەکەش چێ لەسەر کونە لوتمان لەو دوور ئەمنە نەمان دەوێرا بڕۆینەوانێ لە ترسی ئەمنەکان شەوێکیان دابەزیوین لەسەرێ پاسەکەشان سووتاندی پێشمەرگە سووتاندی ئەنجا خواگە دەڕۆشتین و چۆن بڕۆینەوە چۆن نەڕۆینەوانێ خەم پیاوەکانیاندا دەکرد نەمووی دوو ئافرەت بووین تینمان تێدا هەڵات چۆن گەینەوە ماڵێ پاشەویچیان گەشتمە لای کانیەکەی کارەزەوشکە جا من ماڵم لای شوکەکانە جەماعەتێکم پێگەشتن نەمەزانی و تێرە پورێژیان وتم کاکەجان تێوە پێشمەرگە نەدی لەوێ منوشتم جامە خۆ پێشمەرگە و جاشەمووی وەکێک وایە چوزانم کامەتان پێشمەرگە و کامەتان جاشنی و هەردوو تا وەکێکمان پێکەنی و کتی باشە با بە خۆرا خۆ بکەم بە ماڵە تەقەیە بەخوا نەگەشتینە ماڵێ بوو بە یەک تەقەیە لەسەر ئەم قایشانە مراقیب بووم بەسەر ژنەکانەوە ئیشم پێکردن کە تووتنەکە ئەهادیان بژاردم چاوێری مەکردن کرێکارەکان هیوایە ئەوەقە گۆچانی بەدەستەوە هیوایە داماوە مناڵی نییە وەجاق کوێرە بەخوا لە دەرگانەژی لە هۆدە خۆیوانی کاژی کەچی هیچ حسابێکیان بۆ نەکردو هەبوو نەبووش بوو لە ماڵان ئەگەر ئیشێ وایە ئەیکرد فەرش نێشتێک هەموو داماوە بوون ئەکرێکاری ئەم مەعاملە معاشێکی کەم و کورت موچە بەشی کەس ناکە ئێستا پارەکە بە ئەو بەهای نیە ئەو قووەتەی نییە کە خێزانی پێبژی من تاعین بووم بە 70 دینار ئەو کاتە 70 دینارەکە تیەکی کرێخانووشم لێە قەناعەتتان هەبێ
زۆر بە چاکی پێ ئەژیان ئێمە موسەمان کەمە ڕێکار لە ژێر چایە وایە کێخانووەدا ئەو کاتە بەشی حیاتی ئەکردین شت هەرزان بوو ئەگەر دوو مەعاشخۆری هەبوایە زۆر بەخۆشی ئەژیای ئەنی ژیانە زۆر خۆشتر بوو لە ئێستا. نەمەزانی کە مەعاشش لە کوێوەرەگیری ئەوە خوشکێکی وەکۆ مراقیبەمان بوو هاوبانگی کردم وتی شەمسە مەعاش وەرگرتۆ وەڵا بەخوا نازانم لە کوێ مەعاژەیرێ وتی هاستە وەرە با بڕێن وەختێکە چوون 21 دینارم وەرگرت 21 دینارەکە 2 دینار و کرێخان و مای لەگەڵ ماڵی باوکم و دەکەشم جابوو لەگەڵەوەن دانانیشتم ئەموو تخوا بە مناڵەکانم بە ئیسراحەت بخۆیان بژین و تێر و تەسەل بم وەختێکە مێردم لەگەڵ قالە تەگەرانی بۆ و احتیاج بوو محتاج بووم کەم پێویستم بۆ بێم لە کارگە ئیشکەم کە چاوەڕوانی دەستی کەس نەبم کەس بەخێوم کە خۆم بەشان و باڕی خۆم بەخێوکەم مناڵم نەخستە مەکتەب دەسەڵاتم نەبوو دەرم هێنان ئیشم پێکردن وڵە بە ڕۆژەم پێفرۆشتن ئەی خوێنەرم پێ بۆیەکردن ئاوە کرێخانمەوە ڕۆژ تووشمەتۆ نانی ماڵانم لە ماڵی خۆم کردۆ بەکرێ و نانەکەیان بردوێتەوە بەیانیش هاتوومەتەوە بۆ ئیش. لە نێو کارگەدا لیژنەیەکی سندیکایی هەیە. ئەم لیژنەیە بریتین لە 6 ئەندامی کارە کە لە 4 ژن و 2 پیاو پێک هاتوون جگەل لە 2 ئەندامی یەدەک وەک خۆیان دەڵێن ئەرکی ئەوان بەرگریکردنە لە مافەدان پیانراوەکانی کرێکاران کە لە یاسای کاری کرێکاریدا جەختی لەسەر دەکرێتەوە. سندیکار لە کاتی ڕژێمە خۆیان دایاندەنان ئەو هەربژاردنێکی وانەوە بڕێمە وەڵا بە خودی خۆشەویستی کرێکار ئەوە دادنێک ئەو برادرەوە خۆیان بژاردووە بۆ سندیکا ئێوە دەبێت ڕێیدن ئێمەش دەچین بۆ ڕێیدان وەرەقەیەکیان بداین لەوێ وەرەقە گەمۆری لیژنەی هەڵبژاردننی پێوە نەبووە سەری مانگ مەعاشکیان نەداینی حتا ئێستا کەوانەی کە ئێستا خۆمان دایاندنین و ئەوانش کە لە کاتی ڕژێمی شاداندراون وەکو پێویست ئیشی کرێکاریان نەکردووە بڕیارە دەرچووە لە کاتی ڕژێمە کرێکار نەما لەبەر ئەوەمە زمانێکی زۆرمانە بۆ ڕژێم دەستی بەسەر ئەو زمانە ئاگرت ئەو زمانە نەما بۆ کرێکار ئێستا ئەم لێرە ئەم سندیکای بەس بۆ ناوە وەکو ئەوە کە بڕێ خەرچێک مستەحاقە ئینوانێکە بێ بەڵام ئەوە شەرعی نییە یاساییش نییە هیچ یاسایەکی کرێکاری نییە تەسە نازانێ وەزیفەیان کرێکاری نییە ئەنی کرێکاری ئەنی قانونی عمل ئێمە قانونمان تێستا نیە یاسای عملمان نەماوە ئێستا ئێمە لە بینی مۆزف و کرێکارە ببینێت و نازانێت کەبێنی نەبوونی یاسای کاری کرێکاری لە کوردستان و عێراقدا وای کردووە کرێکاران تا ئێستاش لە ژێر کاریگەریە خراپەکانی بڕیاری 150 ساڵی 1970 دەرنەچن ئەو بڕیارەی حکوومەتی عێراق کە تەواوی کرێکارانی دەوڵەتی لە ناونیشانی کرێکارەوە کردە فەرمانبەر و بەمەش زیانی گەورە بەر ئەو توێژەکەوت بە پێی وتەی کرێکاران یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی سندیکاش هەوڵدانە بۆ هەڵوەشاندنەوەی ئەو بڕیارە و گێڕانەوەی ناونیشانی کرێکارە بۆیان تا یاسای کاری کرێکاری بیانگرێتەوە سندیکا کاتێک تۆکمەلێ و توانای داوای کاری کرێکارانی هەیە کە لەو شوێنەی خۆیان کار هەبێت بە تەسیری کارەکە ئەتوانێت زیاتر دیفاع لە کرێکارەکە بکەیت داوای حەقی کرێکارەکەین بە ئێمەڵێن ئەڵێن ئێوە کرێکارین موەزەفن چەندەها جار لەگەڵ سندیکای گشتیە راپۆرتمان بەرز کردوێتەوە بۆ پەرلەمان لەبارەی یاسای 150 ساڵی 1970 کە ئەمە ئیلغا بکرێتەوە و یاسایەکی کار ئاماژەی پێ بکرێ و بەڵام بەداخەوەی جوە بێنێ یاسای کار خۆی چییە؟ بەعزێک امتیازاتی کرێکار هەیە کە مەسەن تۆ پێویستە کە کرێکارەکە لە کارا بوو ڕەچاوی بکەیت وەکو مکافە حوافز ئەمانە حەقی خۆیەتی تو بیدەیتە جگە لە معاشکەی خۆی کاری زیادە دوای دەوام ئەگەر کارت پێ بکردایە ئێمە وەکو ئیدارەی کارگە ساڵانە زیادی ڕەبح هەبوو ئێمە تەوزیعمانە کرد بەسەر کرێکارەکانە هەر کەسوو بە پێی پلەی خۆی ئەماندایە ئەو قانونە ئەوانەی کەنسڵ کردن یەکێک لە بەشە گرنگەکانی هەموو کارگەیەکی گەورە یەکەی تەندروستیە کە لە کاتی پێویستدا مەترسی لەسەر ژیانی کرێکاران دووردەخاتەوە بەڵام لە کارکەوتنی کارگەی جگەری سلێمانی و بێکاری کرێکارەکان کاریگەری خراپی لەسەر و بە 6 جێهێشتووە طبابەیەکی گەورەمان هەبوو لە مەعمەلی تاقیح دکتۆری باڵتینیمان هەبوو دکتۆری دان طبیبی نیساییەمان هەبوو مەدخەرێکی گەورەمان هەبوو کە ڕاپەڕین ها بەسەریا هەمووی تێکەڵ و پێکەڵ بوو ئێستا طبابەکەمان دوو ژوورە دکتۆرمان نییە ئەمە عامطبیمانەوە تەمشیەکە جاران و زمانی سەحیمان هەبوو طبعا حسابای عەمەلە بوو پارەیان بۆ کرد شتیان نیایە بەس ئێستا شتێک نییە بۆ کرێکار یا حەقی سوتاوە قەدری عەمری خۆی کرد لێرە ئیشێ کرد
نەخۆشکەوت ئەمری خۆی هیچ کەسم بەهێ ناوبوو ئەوش زۆر خۆشەویست لەسەر هەرسەکە بوو ئەوش جەڵدەی دەماغ لێیە ئەوش سەر بەو شێوەیە ئەمری خۆی خەجە بچکۆلەکە تووشی نەخۆشینی ڕەبۆ بوو لە چەمەرەکان بۆنی تووتن و ئەرک و ئازابی ئێرە مرد ئەو کافی خەو خۆشیە مردووە قەیمە بوو بەچر سیارە لە دەگای مەحمەلی جگەرە سەرمان وفاتی کردووە سێکەس بووین ئەوە سەبح محێدی محمود ئاوتون ئەحمەد قادر ئەوی تێر نەزانم بەخوای چێ بوو مردووە ئەوانەیە زۆر خۆشم دەویستن هیچی لێ نەماوە ئەوە باجی نەخشینە ئەمری خوای کرد ئەویش لە زمانی حکومەتدا کوڕەکەی تێزابی لێدا حکومەت کوشتی لە تاو کوڕەکەی سوێ بۆ کوڕچکەی لە ژوورێدا شەوە تا ڕۆژدینەوە ئەلادین وەرگێ ڕاستووتە داماوە لە تا مناڵەکانی سوێ بۆ ژنش ئەوە ڕۆی ئەو حەبیبەیە ئاڵم جێ بناڵم ئەوستا کارەبا نەبوو پار و پێرانمە 3 ساڵە لە دوکانیشی دەکرد عینی دیلەمۆ لێدا غازی دیلەمۆکە لێدا کوڕەکەی مرەگە کوڕەکەشی مرد لە تاو کوڕەکەی ژنەکەش سوێی بۆەوە مرد ڕۆژێکیان لەدایکم وتم دایکە وەڵای وە حەزەکەم تاعین ببم زۆر خۆشە مەعمەل وتی دایکە تۆ مناڵی تۆ نابەرگەی ئەو تووتنە ناگریت دایکم لە مەتعەمەکە 27 ساڵ ئیشی کرد براکەم پێشمەرگە بوو بەخۆی ئەو برایەمەوە بەشەوە هاتنە سەر ماڵی باوکم دایم لە گرتنا بوو لە ڕاکردنا بوو لێرە خۆی چەند جارە شار دەوانێ ئاخر جار کە بردیانن لەگەڵ باوکمە لە 87 نەمان دۆزینەوە لە پاش 5 ساڵ لەم تەواریی خوارەوە دۆزیمانەوە ئێسقانەکانیان چاڵێکیان هەڵکەندبوو هەر ئەوە نە قوڵ بوو دایکمیان تیادا نابووم 25 فیشکیان پێوە نابووم براکەشم هەر ئیدام کرا ماڵەکەشیان هەڕاج کردن خانۆکەیان لێ سندینەوە نە خانۆکەیان ناینەوە دەرهاتم خۆم تاعین کرد لێرە لەبەرەوەی کە حەزم نەکردو جێی دایکم کوێر ببێتەوە حەزم کردو هەروەکو دایکم لێرە ئیش بکەم جارجاری ژوێن بۆ ئێرە هەر خۆشە شێوەی ژیانی مرۆڤەکان لە شوێن و کاتە جیاوازەکاندا ڕێچکە و چۆنێتی بیرکردنەوە و تێڕوانینی مرۆڤ لە خۆی و دەوروبەر دروستکەری حیکایەت و ڕووداوە جۆرا و جۆرەکانن ئێرەش بە تەنها شوێنکاری ڕۆژانەی کرێکارەکان نەبووە بەڵکو ماڵی یادگاری و مەملەکەتی فراوانی چیرۆک و ڕووداوە تاڵ و شیرینەکانی ژیانیان بووە ئێستا سعات 5 بەیانیە کرێکارێکی کارگەی جگەرە ڕاهاتووە ساڵانێکی دوور و درێژە هەموو ڕۆژێک ئەم کاتانە یەت بۆ دەوامی کارگە. پێنجۆ لە ساڵی 75 لە ساڵی هەر ئاوا بوو بەفر بێ و کرێەوە بێ و تەقە بێ و ڕقەبی ئاوا هاتی نیسی خۆمان کرد دەرگام کردەوە ویشم کردو و بۆ خۆم تەواو دانیشتم و تا مۆزەفە کرێکارات و تەفتیشم کردوون لەم سەرۆ ئاوایەم لەو سەریشەوە کە ئیزن مەدەنی تر هەر کاتێ خۆم بڵێم بڕۆم ڕێم لێ ناگرن لەبەر ئەوە کاڵێم با مەجالم بێ ئیشێکی مالیش بکەم.
تەفتیشی کۆمەکەم و دانیشی تەفتیشی ژنان نابێ یەک کەس بێت تەفتیش بڕۆ ئەوە 33 ساڵەمە ئیشمە زۆر لە مەینەتیا بووم شەو نەخوێنی بووم یعنی لەوانەیە لە خۆشیە تووشی گەشتکەم کە تەقاوم چونکم لەیرە ئەمەنە هیلاکیم دیوە لە ماڵەوە ئیسراحەتکەم بۆ مەزان تازە لەدایک بووم کاربەتەکان بەیانیار نییە دەوامی خوانەکەن و نێڕان کە دوام تەواو بوو ئەڕۆنەوە هەموو ڕۆژەوە لە هەڵەبجەوەیە هەتا دوو تر ئەچینەوە ناتوانێت بچێ دەرەوە تا 5 دقیق من ناتوانێت بچێت دەرەوە بەیانی بکەوێتە درەنگ غایب بدەیە لە کاتی خۆیان بێت لە کاتی خۆیان بڕێت دەرەوە ئەگەر دانیشتبێت لە ماڵغی خۆدا دانیشتبێت ئێستا ئێستی دەست بەسەری لێرە ڕقم لەوە ئەبێتەوە ئێستا لەو وازبەی کە ئێستا ئەیبینم کە ئێمە خەوم لێرە ئەم کارگە گەورەیە ئەم کارگە خاوەن بەرهەمە مدیری ئەو سای ئەس خۆشناوە ناوی بە ئەبوو ئینتازەر کردبوو لە دوخانی عێراقیە حوافزەکەمان لە معاشەکە زۆرتر بکەوە تێگوەریمان دەگرت ئەمە چاپخانەی کارگەی جهەیی سلێمانیە کە لە ساڵی 61ەوە دروست کراوە لە بەشی جگەرە ئیشمە کرد بەڵام حەزم لە مەتبەعە بوو یان ناردم بۆ ئێرە شەکانی ئێرە فێر بووم بە بەرپرسی بەشی چاپخانە ئەم مەکینانە ئیشوکاریان ئەوە بوو تەبعیان دەکرد بۆ پاکەتەکان 4 مەکینەمان دیار نییە بەراوە بۆ چاپخانەی گوێزراوەوە بۆ چاپخانەی دارایی ئەمە شوێنی یەکێکە لەو مەکینانە ئەمە 3 مەکینە بوون ئەمە یەکێکیانە و ئەوەش شوێنی شتریانە ئەمە مەکینێکی چەقۆی لێ بوو پۆڵەریان پێوت ئەڵەمانی بوو ئەوەشە شوێنی مەکینێکی ترە لەم چاپخانەیە پیاوەکان تەقریبەن 8 بۆ دەبوو خوشکانیش 4-5 بوون لە سەربانی کارگەی جگەرە شووتێکمانە بوو کە لێرە ئیتر کەس بووینەوە بێتە ژوورەوە ساعات 6 بۆیە هەمووی لێرە بواە ئەوەی دواب کەوتایە کە شووتی لە قاتەکە داخرا لە شەڕی عێراق ئێرانە تیاری ئێرانی کە هات بۆ سەر خاچی عێراق بەگشتی بە تایبەتی بۆ شاری سلێمانی ئەو شوتە بەکارهێنرا بۆ هاتنی تیارەکان لە گەرمەی ئیشابووین لە پڕ شوتەکە لێە ئەمانزانی کە پێمانەڵێ تیاری ئێرانی هات ئەتی لەو قاپی شکۆلەوە هەرو قاپی تابووسە ئەمە نەکرابوو چەند جار ئەکەوتین بەسەرێکە لە ترسی ڕۆحی خۆمان تەبان لە شوێنێک گزرم و ڕێپەیا بوو پاش 10 دقیقە چارەکێ شوتی تەواوبوون لێرای و هاتین وەسمانەکردەوە بۆ ئیش کرێکارانی کارگەوەک خەڵکانێکی زەحمەتکێش هەروەک چۆن بەر سەختیەکانی ژیان کەوتون ئاوهاش لە سەردەمی ژێردەستەیی دەسەڵاتی بەعزدا بەشدار بوون لە کاری سیاسی و دووچاری چەوساندنەوە و ئازاردان بوون و قوربانیان داوە لەم کایەیەشدا کرێکارە ژنەکان جیاواز نەبوون لە کرێکارە پیاوەکان 18 کرێکار لە ڕێخستنەکانی کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان کاری ڕێکخراوەی کردووە لە ناوم کارگا 3 کرێکاری ئافرەت لە ناو ڕێخستنەکانمانە هەبوو لە ساڵی 82 بۆ 83 خۆپیشاندانێک کرا بە تەوجیهاتی ڕێکخراوی سلێمانی لە کارگەی پوختەکردنی تووتن کرێکارەکان ڕسمێکی سەدامی لە دەرەوە بوو ئەوەی کە بە پێوە گرتوێتی زۆر گەورە بوو ڕسمەکەیان شکان معمەلیان لە کار خست بۆ ماوەی 2 ڕۆژ بۆ ڕۆژی سێهەم یاسر و مەجموعەیە قوات خاسە خۆیان کرد بە ناو معمەل بە چێبڵ تیان بەربوون لە ئافرەتەکان لەوانەیە سرینایی دەخانشکە ئایشەی عوسمان شەیدا شەمسا محەممەد ڕەشید سەبریە محەممەد ڕەحیم هەموو کرێکارەکان بەرکەوتن لەو لێدانە هەمووی بە چێبڵ مەجموعەیەکیشی وازی هێنا چوە دەرەوە لە ترسی گرتنوشتیوە عەبدوڵای ئایشەیە کە یەکەم شەهیدی کارگێ لە معمەلی جگەرە کاریە کرد لێرە مەحلومی هەبوو لە کارگەی پوختەکردنی دووتن کە هات بۆ دەوام چارەکێکی نەخان قوات خاسە ئەو کاتە یاسر و ئەوان هاتنە لەگەڵ مەجموعەکە هەتاوەکو مەکتەبەکە تەواو بوو کە مەکتەبەکە تەواو بوو هاتن ئەبڵای ئایشیان لە خوارەوە گرت کە هەر یەک شەو ژیا لە ئەمنی سلێمانی لەژێر تەعزیبە شەهید بوو شەهید عومەر میرزا گرتیان دوایی بردیان بۆ مووسڵ لەوانە ئەمری ئەدامی دەرچوو ئەویش شەهید بوو شەهید حەمەشکورمان هەیە لێپرسراوی شانەی سەرەکی شەهید عومەر میرزا بوو لێرە جارێک گیرا بە عەفوات بەربوو جاری دووهەم هەم دژگیرایەوە تقریبن ساڵێک زیاتر لە بەندیخانەی ڕژێ مامایە و ئەمری ئەدامی دەرچوو شەهید کرا یەکێک لەو کرێکارانە کە زۆر ئەسەفە لەلام تا ئێستاچێنە کرێکارێکی بەشی بۆیلەر بوو لە خوارەوە لەو سەرفێ پلیکانە شێبڵێکیان لێە هەتاکو 4 ساڵ لەمە پێش بە شەلەلی مایەوە و بۆ هۆیەوە ئەویش گیانی لەدەستدا لە ساڵانی هەشتاکاندا و لە سەردەمی جەنگی عێراق ئێراندا بەشێکی زۆری داهات و بەرهەمی کارگە و ڕەنجی کرێکارەکان خرایە خزمەت خەرجیەکانی ئەو جەنگە بە تایبەت جگەرە و تووتنی پوختەکراو
ئەو بەرهەمانە ئاڵوگۆڕی بازرگانیان پێوە دەکرا لەگەڵ هەندێک لەو وڵاتانەی هاوکاری لۆجستی عێراقیان دەکرد. یەکێک لەو بەشە گرنگانەی ڕۆڵێکی بەرچاوی بینی لە بەرزکردنەوەی ئاستی بەرهەمهێنانی جگەرە و تووتنی ئامادەکرا و لەم کارگەیەدا بەشی ترشاندن بووە کە لە ساڵی 1984دا دامەزراوە و لە ساڵی 1980دا دەستی بەکار کردووە. جگەرە ناکێشتە تەخمیر نەکرێ لە عالەمات گەر تووتن تەخمیر نەکرێ ناکێشتە ئەو تووتن کە ئەنهێنا لە تەنخی حوەڕێک نایخەنێ ناو چەمەرەکە دای ئەنێن لە قاعەکە بۆ ماوەی ڕۆژێک ئێمە ڕتوبە ئێنە بە جیهاز ئەو هەموو جیهازی ڕتوبەیە ئەمجا ئیکەنە چەمەرەکەەوە ئەمە چەمەری پێڵن چەمەری ڕقم حەوت ڕقمی پێوەیە 1 و 2 و 3 و 4 و 5 و 6 حوتی تیام قاتی سێ قاتی چواریش حوت چەمەری تایە ئەم معمەری کە تۆ ئێستا ئەیبینی لێرە چاکترین معمەلە لە شەرقی ئەوسەتە. کارگەی جگەری سلێمانی بەهۆی فراوانبوون و بەرهەمی زۆرەوە لە هەندێ ناوچەی نزیک سلێمانی بەشی پاشکۆ و گەنجینەی تری هەبووە. یەشێک لەو شوێنانەش کارگەی پوختەکردنی شاری هەڵەبجە بووە. لەوێش هاوشێوەی کارگەی جگەری سلێمانی چەندین کرێکار ئیشیان تیا کردووە کە زۆرینەیان کرێکاری ئافرەت بوون. 21 کچبووین لە تەنقەحی هەڵەبجە ئیشمانە کرد بێجگەشنەکە کە شەڕ دەسی پێ کرد هەموو کاتێ لەژێر قەسف و شتا بووین معمەلی هەڵەبجە درا بەرە قەسف هەتا ڕۆژێکیان کە ئیشمانە کرد ڕاجیمەیای لە معمەلەکە 2-3 بڕی ئێمە لە قاتیەک ئیشمانە کرد کە کیمیایەکەی پیا کرد ئێمە نەمانتوانی دانیشین هاتین بەرەو سلێمانی کە هاتینە سلێمانی لێرە لە تەنقەحی ئێرە وەریان گرتینەوە ئیتر لە 88ەوە سایغ ڕافعە بووم هەتاکو و پار ئێستا ئێمە ئیشمانەوەیە تووتنەکە ڕەوانەکەین بۆ هەولێریان بۆ شوێنێکی تر بێگەر بیکڕن بیبن ئیشی لەسەر بکەن و بیکەن بە ئینتاجی جگەرە. ئێمە هەموو حاڵمانە هەموو معمەل خەوتێ میشەکەین ئەم 35 ساڵە حەبە ساڵە من سەم ڕاپیای ئیجەکەم نە غایبیم هەیە نە عقوبەم هەیە نە هیچ شتێک دەنگێکم نەهاتوو لەگەڵ یەک کرێکارە باز یەک کرێکارم نەکردووە تۆ هەر ڕزمێکی من جوان گرە با تۆزێک خۆزم بەشکم ئینشاڵڵا بەشکم ئینشاڵڵا تۆژ و کچما کچێکی جوان بێنم هەیسم بید نەما هیچ وەڵادنم تەنگە ئەو کاتێکی کە ئیشمانەکە خۆشتر بوو لە ژوورەوەیە ئەوەس ژیانی شکردنەکە هێرە ئەوانە هەمووی شکردنەکە بەخواوە پاکیەکانت نازانم خوازان کەیکەویش ئەگەر تووتن بێەوە تووتنی تازە بێکەتەوەیش ئیشی کەنێ لە دەرە بیکە کاسبی ترنی ئەمە بۆ تووتن مەشێلاتیایە وڵاسا داخراوە لە نێو هەر جێگەیەک مرۆڤ و ژیان هەبوو بیرکردنەوە لە جوانکردنی ژیان لە ڕێگەی هونەر و ڕۆشنبیریەوە جێگای گرنگی پێدان دەبێت. لە ساڵی 1970دا بە هەوڵی چەند کارمەند و کرێکارێکی کارگە و چەند هونەرمەندێکی دەرەوەی کارگە بە مەبەستی هاندانی چالاکی هونەری و ڕۆشنبیری مۆڵەتی فەرمیان بۆ گروپێکی شانۆیی وەرگرتووە. دوای ئەوەش بۆ ماوەی چەند ساڵێک چالاکی شانۆیی و درامیان لە نێو کارگە و دەرەوەی کارگە و تەلەڤیزیۆنی ئەوسای کەرکووک نمایش کردووە. خالی خۆش بوو ئەمینی میرزاکەریم داوای لێکردم کە ئێمە تیپێک دروستکەین بە ناوی تیپی کارگەی جگەرەوە بۆ ئیشی هونەری تیپەکەمان تەشکیل کرد لە بەڕێزانی خوارەوە خالی خۆش بوو ئەمینی میرزاکەریم حەسەنی سەیحمە خالی خۆش بوو سێهەم گیان بەخش ئەسوە دڵکەوت و خۆشم و دوای ئەوە ئەحمەد دەنگەورە هاتە ناو تیپەکەمان چالاکیەکانمان لەسەر شانۆی کارگەی جگەرە لە ساڵی 1970 بەرزاری مێهرەجانی یەکەمی کوردیمان کرد و ئیشەکەمان زۆر سەرکەوتوو بوو دەرهێنەری ئەو ئیشەمان عوسمان چێوار بوو خالی خۆش بێ چێواری برای هەر لەگەڵمانە بوو برایم ئێمە یەکەممان وەرگرت کە یەکەم خەڵات بوو لە ڕێکخراوەکانی ئەو وەختە ژن لەو ئانانەی ئەوێرە بێتە ریزی تەمسیل و شانۆگەری و تعلیقیان لە منیە لە دوای من کە زانیان گوم نەیاوەتی وەکو ژن وەکو دایە و کریەکار ئیتر ژن وردە وردە هاتە ناو تەمسیلەکانەوە ناو شانۆگەرەکانە و ناو دراماکانەوە بەبێ چاو نەترسان و بە لە خۆ بردوویەوە. ئێمە لە کارگەی جگەرە تیپی وەرزشمان هەبوو چەند سەفەرێکیشمان کرد بۆ دەرەوەی سلێمانی تیپی هونەریمان هەبوو مناسەبات هەبوو زۆری لەو مناسەبەتە پێشکەش بۆ کرێکارەکان و خەڵکی خۆشیان نەهێنا وەکو خوشک و برا و کەسوکاری خۆیان بۆ شانۆگەرێکە بەس ئەترساین ینی بانگیان نەکردین ئەو حیوارە چی وتانە ئەو بۆچی وایە ئەو خەڵکە بۆ چەپڵی لیا
بە بۆنەی ڕۆژی یەکی ئايات بە ناوی نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستانەوە گەرمترین پیرۆزبایی لە کرێکارانی کوردستان دەکەم. دوارچوونی بەردەواممان هەیە بۆ داواخوازەکانی چینی کرێکار. وایەکەوین چیمان پێ بکرێ بە تەچین ژیری لە داواڕەوەکانتانەکەی. کرێکاران لە کوردستان دەبەکە کۆمەلگایەکە کۆمەلگاوان بیچەخێنن. ئەو کێشانەیکە ئێستا هێنایانە ژوورۆ بۆ من بە تاکید وعد بەیەوە ئەیەم هەر ئەمڕۆ ئەیگەێنمە سەرۆکی هەرێم و ئەیگەێنمە سەرۆکی ئێمە فیلمەکەمان تەواوەکەین. بەشێکی زۆری بەڵێن بە داواکاریە کرێکاریەکانیش بە هەڵواسراوی دەمێننەوە. کرێکارەکانیش لە چاوەڕوانی باشبوونی بارودۆخیان و بەخەمی خۆیانەوە دەمێننەوە. ئەگەر ئیش بکرا باەدا ئینتاجمان هەبایە ئێمە زیاتر ڕێزیشمان لێ دەگیرێت. تەمەنم چەندێک مابی حەزەکەم ناومەکینا ناسەرفیکەمەوە چکە نانم لێ خواردەوە. تازەمە ناهێنەوە وەیرانە تازە. تەمەنەکەمان تێپەڕیوە زەلانی تر گەنسرەی بابێتە جێکی بە قەچێک. لەم مەعمەدە بڕۆم دار و بەردەگەشتی ماچەکەم. چونکە هاتیوم تیا بەخێو کردو. ئیسەی یەمار سەرمان لێ پێداوی ئەو مەعمەدادا. هەتا ئەمرم من بەساقی دار و بەردەکەشیە بم. حەزەکەم بکەوێتەوە ئیش و هەموو عالەمەکە تۆنیشمانەکەدا ئەوە ئیشکەینەوانی. ئاواتمێ ڕۆژە لە ڕۆژان بکەوێتەوە ئیش و ئەو بەدەیەکە ئێستا لە بەرمایە لە جاتی حوسا 10 ساڵ لەبەری کەم و ئیشی تێ بکە. ئێستاژ نێهات بە قوربان دالبەردی ئەم عملەیە بم. چکە ئەم ناڵانم لێ پێگەیاندوون. وەختێکیش ڕۆشتمە دەرەوانە من قەرارم کردو لای خۆی خۆم. ڕۆشتمە دەرەوە لە مەعمەلەکەوە لە دەرگا لە ژوورەکەەوە نیە ماچێکەمە تاچمە دەرەوانێ. پێوێتەوە ئیزم ساناز بێ. هەموو کات. ئەی بۆ حەز ناکەی مائیشەتمان لەسەر ئەوەیە مەجبورین حەزکەین.